کەسێک هاتە ژیانم لە ڕێگەی ناسینی کەسێکەوە کەسێکم ناسی کەسەکە بەپاچی لەگەڵی بووم لە نزیکەوە وەم نەکرد پەنجەشم بە پەنجەی بکەوی 9,000 چوومە داخوازی باوکی پێی نەدام ئەو کەسە ماوەک لەگەڵم بۆ قسەم لەگەڵی دەکرد هۆگری یەک بووین ئەمن ئایا لەسەرەوەی وازم لێ هینە تقریبان 2 ساڵە ئەمن وازم لێ هینە ئەو وەکی زەواز ناکەم لەبەرە تو چاوەڕەت دەکەم زەمیرم قبوڵی نەکردکەوە ئەو ئافرەتە چاوەڕێ من بکاتن تووشی شتێکی غەڵەت بی یاخود تەمەنی بەسەرکەوێتن وازم لێ هینە ئایا تاوانبار دەبم لەسەرەوەی کە هۆگری خۆمم کردی وازم لێ هینەیە لەسەر ئەوە تاوانباری کە چەندێک قسەتان کردو بە یەکەوە و خەڵوەتتان گرتووە وەلحاصڵ قسەی ناشەرعیتان کردو بە یەکەوە ئەو عیلاقە ناشەرعیە لەو 9 ساڵەیە هەردووتان تاوانبار بوونە بەڵام لەوەی کە ماڵی بابی ئەو کچە باوکی ئەو کچەکەیان نەداوە بە تۆ لەبەر هەر هۆکارێ بێ تۆ دەستبەرداری بوویتە خەیرت گەیشتۆتە ئینشاءڵڵا چاکت کردو زۆر چاکت کردووە مامۆستا 9 ساڵ لەگەڵی نەبووم تەنها 6 مانگ لەگەڵی بووم چوومە داوای 9,000 چوومە داوای من بە هەڵەت یەگەیشتم بزانی 9 ساڵەڵی کەواتە برای شرینم تۆ لەو 9 مانگەیە لەو 6 مانگەیە ئەوە تاوانبار بوونە هەردووتان بتانوێنێتانەوەی ترزانی بێتان یان نەتانزانی بێت تاوانبار بوونە بەڵام کە دەستبەرداری بوویتە چاکت کردووە قوربانگیان زەواج بە خۆشی خۆشە ئەگەر کەسێک کچەکەی نەدا بە تۆ مەمنونت نەبوو تۆش مەمنونی ئەو نەبووی ئەو زەواجە فاشلە و زەواجێکی سەرکەوتوو نابێ قەت بەختەوەرش نابن وی تۆ زۆر باشت کردووە دەستبەرداری بوویتە دوعای خێری بۆ کە بەڵکو خوای گەورە بەختەوەری کا و لەگەڵ کەسێکی ترا بتوانێت ژیانی هاوسەری پێکەوە بێت ئینشاءڵڵا ئامین ئەزماعین جەزاکەڵڵا خێر مامۆستا زۆر سوپاس دەستەکانت خۆش بەخێر چی براکەم